بابەتی پرۆژەی دەستپێشخەری و ئاشتەوایی نیشتیمانی لەژێر ناونیشانی قوربانیدانی لایەن و پارتە سیاسەکانی کوردستان لە پێناو خەڵکی کوردستان بۆ ئاشتەوایی و یەکخستنەوە و یەکڕێزی نێوماڵی کورد. لێرەدا ئێمە چۆنیەتی کارکردنمان برێتی دەبێت لە چەند هەنگاوێک. هەنگاوی یەکەم دانیشتن دەبێت لەگەڵ کەسایەتی سیاسی و لایەن و سەرۆکی پارتەکان کە کاریگەریان هەیە لەسەر ئەو بارودۆخەی ئێستای هەرێمی کوردستان و گفتوگۆکردن و وەرگرتنی ڕێی و پرۆژەکەیان بۆ چارەسەرکردنی کێشە سیاسیەکان لە هەمان کاتدا وەرگرتنی ڕەزامەندیان لەسەر ئاستی لەسەر دانیشتنی هەموو لایەک بەیەکەوە لەسەر مێزی گفتوگۆ. دووەم، هەر لەگەر سەردانەکانماندا ئامادەکاری دەکەین بۆ کۆبوونەوەیەکی فراوان لە نێوان لایەنەکان و ئامادەکردنی پرۆژەیەکی هاوبەش لە نەتیجەی ئالوگۆڕکردنی ئەم بیرروڕاو پرۆژانەی کە لە سەردانی یەکەمان بەدەست دەهێنین و دەیخینە بەردەم لایەنەکان و هەر لە هەمان دانیشتن بڕیار لەسەر پرۆژەیەکی هاوبەش دەدرێت. ئامانج لە پرۆژەکەمان بە دوو ئامانج دەبێت. ئامانجی یەکەمی پرۆژەکەمان یەکەم نەهێشتنی ئەم بۆشایە گەورەی نێوان پارت و لایەنە سیاسیەکانی کوردستان کە بەم بارودۆخەی چەقەپەستووی ئێستای هەرێمەکەمان پێدا گوزەر دەکات. دووەم، دانیشتن و کۆکردنەوەی سەرۆکی یاخود کەسی یەکەمی پارتەکە سیاسیەکانی کوردستان لەسەر مێزی گفتوگۆکردن و لە ماوەیەکی کورت و دیاریکراودا. سێەم، بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە شێوەیەکی ڕێکوپێک و بێگرد دوور لە تەشەنووج و تێکچوونی زیاتری دۆخی سیاسی ئێستا لە کوردستاندا.